دەمەوێت پێم بڵێ تۆ شەوانە کاتژمێر چەندە خەوی بۆ بەیانیش کاتژمێر چەند هەڵستی لە خەو بەیانیان ساعتدا ساعتدا ئەگەر باخچەو نەبێ بەڵێ ئێ باشە ئەگەر باخچە هەبوو کاتژمێر چەند هەڵستی لە خەو هەشت زۆر باش ئەی شەوەکەی کێ خەوی ساعت نۆ بەدەنگی بەرزگوێمان لێ نەبێت ساعت نۆ نۆ خەوی کاتە نۆ ئەخەوی تا هەشتی بەیانی بۆ خۆ تێرخەوە بیوانە ئێگەر بۆ نمونە ڕۆژێک شەوەکەی نەخەوتبی بەڵێ چیتە باخچە یان ئەگەر کارێکی ڕێکلامتان هەبێ چۆنە بێ هیلاکەبی چۆنە بیت زە هیلاکە بم زۆر هیلاکەبی بەڵێ ئەی چێ بێ مەسەلەن ئیشەکە و بۆ وەکرێ یان ئەڵێ ئەچمە بۆ ماڵەوە ئەخەوم نەخێر ئەوە ناکەم ئیشەکەت بۆ ناکرێ بەڵێ ینی مەسەلەن ئەتوێ بچیتەوە بۆ ماڵەوە یەکسەر بخەوی دوای کارەکەت بەڵێ باشە ئێستا کۆمەڵێکی زۆر منداڵ لەسەر شاشە سەری تۆکەن ئەنێ بزان ئەلین چی هەیە بۆ ئەوان تۆ چیان پێڵێ ئەڵێ کەی بخەون بۆ ئەوەی گەشتتان نەوەستێ بۆ ئەوی جوان بن بەڕای تۆ ئەبێ ئەوان کەی بخەون چۆن بخەون ساعت نۆ ئەو ناوە ساعتەوە ناوە بخەون ئەوە بێت تێرخەو بن وانە بەڵێ دە زۆر باشە ئەلین بەخێراتی تۆش بەردەوام بە لەسەرم خەوت لە بەڕێ ئەوە بە جوانی و بەگەشی بە چالاکی بمێنیتەوە سۆس باس بەخێراتی چاوە